هیوادارم گشت شوفێرەکان پابند بە یاساکان بە تایبەتی ئەو یاسایەکەوە ڕێگە نادەدە سەرڕاست بگیرێ بەی شێوەیە. نابێ ڕێ خەڵک بگری، نابێ غەدر لە خەڵک بکەی، ئەمە تونترین بڕیاری لەسەرە. ئەو کەسانەی کە بوونەتە خاوەنی مۆڵەتی شوفێری لەلایەن نووسینگەکانی فێرکردنی شوفێریەوە پەروەردە نەکراون، بەشێکی کەمیان بە فلتەری نووسینگەکانە تێپەڕێن. ئەو سیارەش بە هەمان شێوە سوورانەوەی گرتووە. بێ زەحمەت ئیجازە دەستەنەویت. ئەو شۆفێرێکە مافی شۆفێریشترە خوات کە ڕێگای شۆفێری سیارەتر ئەگرێت ناهێڵێت دەربچێت سزایشی توند بدرێت. ڕووداوەکان لە هەموو جیهان هەڕەشێکی گەورن لەسەر ژیانی مرۆڤایەتی. ئەو قوربانیانەش کە لاکەمیە و هەڕەشەی لی دەکەوێتەوە با تیرۆری سپی ناو دەبرێت. ئەو تیرۆرە سپیە کە بە جەنگێکی نەبراوە دادەنرێت، گەورە و منداڵ و گەنج ناناسێت، هێندەی تەقینەوەی بۆمبێک زیان بە دەوروبەر دەگەێنێت. هەموو زیان و قوربانی و چیرۆکە مەرگە ساتانەش کە لەو پێکدادان و ڕووداوانە دروست دەبێت ئاکامەکەی هەڵی شۆفێر و کەم تەرخەمیە لە بەکارهێنانی ئامڕازەکانی گواستنەوە. بۆیە ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر لە جەنگێک زیان و قوربانی لێ دەکەوێتەوە. ئەو جەنگەش چەندین هۆکاری هەیە کە ڕوو دەدات. زۆر جاریشەوە ڕووداوانە مەرگ و زیندانی بەدەوای خۆیاندا دەهێنن، لەلایەکی تر خەونی چەندین خێزان لە ناو دەبات. ترافیک بەشێکی ئەو جەنگە لە ترافیک لایتەکان نیشان دەدات کە بریتین لە نەوەستان لە چرای سوور و گرتنی سایدی ڕاست و چەپ کە تایبەتن بە سوڕانەوە و ئەنجامدانی تیژڕەوی هەندێک جاریش بە دەستدرێژی بۆ سەرهاتوچۆ و شۆفێران هەژمار دەکرێت. ئەو هەموو سیارەی لە پشتە خۆی نیە ئاسی کردیان ئەوە چێ کاکم دەسوڕێتەوە. ترافیک لاڵقی ئەم جارەی باس لە دیاردێکی هاتوچۆ دەکات کە بەشێکە لەو هۆکار و سەرپێچیانی کە لە ترافیک لایت و خولکەکانی سوڕانەوە ئەنجام دەدرێت کە دەبێتە هۆی مەترسی و دروستکردنی جەنجاڵی و گرفتی گەورە لەسەر هاتوچۆ کە زۆر جاریش ڕووداوی لێ دەکەوێتەوە. ئەو دیاردەیەش بریتە لەو لەمپەر و بەربەستانی کە بەشێک لە شۆفێرەکان با گرتنی لای ڕاستی سایدی سوڕانەوە دروستی دەکەن. ترافیک لە سەرەتادا بە چیرۆکی ڕووداوێکی دڵتەزێن دەست پێ دەکات. چیرۆکی ئەو ڕووداوە دەگەڕینەوە تا ببێتە پندووانێک بۆ دوورکەوتنەوە لە سەرپێچی و کەم تەرخەمی لە شۆفێری. ترافیک دەچێتە ماڵیە و قوربانیە. ئەو قوربانیەش تەڵعەت سامانی هونەرمەند بوو کە سەرۆکی مەڵبەندی گشتی کۆمەڵی هونەر و وێژی کوردی شاری هەولێر بوو. ئێوارەی 14 ئەمساڵ با ڕووداوێکی هاتوچۆ کۆچی دوایی کرد. ڕۆژی چاردەیەکی 2019 بوو کاتێک لە کاتی کارکردندا مۆکو پزیشک لە نەخۆشخانە زەنگێکم بۆ لێدرا کە خێزانەکەوان تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوونەوە و پێیان وتم بەخێرا خۆت بگەێنە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات. منیش بەخێرا خۆم گەیاندە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات. پێش ئەوان گەیشتم 15 دقیقە ئەوان گەیشتن بە سارەی ئۆتۆمبیلێکی ئیسعاف کە بخۆم دەرگای ئیسعافەکەم کردەوە دیتم هەرچێکیان دایک و باوکم و خوشکم ناو ئیسعافەکەدا بوون باریان زۆر خراپ بوو. بەداخەوە باوکم گیانی لەدەستدا بوو لە کاتی گەیشتن بۆ نەخۆشخانە و هەروەها دایکیشم لە هۆش خۆی چوو بوو. خوشکشم خۆشبەختانە باشتر بەڵام ئەوش چەند برینێکی لە جستەیدا هەبوو. ئەوەی کردمان لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات
چەند چارەسەرێکی سەرەتایی بوو بۆ دایکم کە تووشی خوێن بەربوون بوو لە مێشکی و وەروا لە سیەکانی و شکانی حەوز و شکانی شانی هەبوو پاش نیو سەعات گیانمانە بەشی چاودێری سەر و تا ماوەیەکی زۆریش لێ ماوە ئەو ورداوە لەسەر ڕێگای مەسیف سەلاحەدین ڕوویدا کاتێک دایک و باوکم ویستیان پیاسەیەک بە خوشکەکەم بکەن کە نەخۆشی ئۆتیزم هەیە بەڵام لە کاتی گەڕانەوەیان لە فرکێکدا لەسەر ئەو ڕێگایە سارەیەکی زۆر بەخێرا دەڕۆی خۆی پێدادان و لە هەمان کادا بژێری ئەو تیمی فراگزاری سەرەتایی دژێڕنەوە کە باوکم لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستدا بوو و هەروەهاش دایکیشم بە هەمان شێوەجی وەزەی زۆزە خراپ بوو ئەگەر زوو نەگەندرابە نەخۆشخانە ئەویش بە هەمان شێوە خرا دەڕۆیشت. وەکو پزیشکێک کە هەم بەسەر خێزانەکەم داهات و هەم ڕۆژانەش لە نەخۆشخانەکان دەبینم قوربانیانی ڕووداوی هاتوچۆ ڕۆژانە ڕوودەداتن بە هەموو شێوەیەکدا. تەڵان ڕووداوەکانی هاتوچۆ گەر ئەو توند و پیژەیە کە لە هاتوچۆن لە سارە هەژتون بەکاردێتن قوربانێکە زەربەی زۆر زۆر گەورەتر دەبێتن لە مەشاکلی سەر و قاچ و سنگ و زیب و هەموو شتێک و زۆربیان گیان لەدەست دەدەن لە کاتی ڕووداوەکە و ئەوانی دەگەێنرێت لە خستەخانە زۆربیان بەڕۆژ بەدەیان ڕۆژ ئەمێنێنەوە لە نەخۆشخانە و ئەوانی لە نەخۆشخانەش دەدەچن لەوانەیە بە هەمان جۆرەها تووشی ئاوەق دەبن کە تەسیریانە دەکا بۆ داهاتوی ژیانیان دەبن. ترافیک لە شاری هەولێر بە دۆداچوون بۆ کێشێ دەکات. بەپێی یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2004 ئەو دیاردەیە بە سەرپێچیدا دەنرێت و با بڕی 30,000 دینار سزای هەر کەسێک دەدرێت کە ئەو سەرپێچی ئەنجام دات. شارەزایەکی هاتوچۆ پێی وایە نرخی ئەو سزایانە هێندەکەمە بۆیە شۆفێران بەشێکی زۆریان پێوەی پابەند نابن و ئەو سەرپێچیانە بەردەوام دووبارە دەکەنەوە. ئێستاکە لە شەقامەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی باسی هەولێر بکەین جەنجاڵێکی یەکجار زۆر هەیە ئەمەش هۆکارەکەی زۆری دەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیری شۆفێرەکان هەندێکیان لەگە ڕێزماندا ئەوانە لە بەپێ ڕێنمایەکانی هاتوچۆ کە سارە لێ ناخۆڕن چونکە لەبەرەوەی بۆ نمونەگەر سەیری دەرفگلایەتەکان بکەین خەڵباڵغا شێکجار زۆر کاتێکە دروست دەبێ ئەو شۆفێرەی کە مەبەستی وەیە ڕاست بڕوە بەڵام دێ حەقی شۆفێرشتر ئەخوا مافی شۆفێرشتر ئەخوا ئەو شۆفێر دێ بۆ دەستە ڕاست ئەڕوادیان دەوێت بۆ دەستە چە بڕوە ئەمە ئەچێت لەسەر ڕێگایەکەی ئەو ئەوەستێت ناهێلی ئەو شۆفێرش کە دەوێت بەدەستە ڕاست بڕوە لێ خوریسارەکەی ڕێگایەکەی دەگرێت ناتوانێت بڕوە ئەمە هۆکارێکی زۆر زۆر سەرچیە بوو جەنجاڵی بۆ قەڵباڵغی بۆ ئیزدیحامی من ئەگە بزانم مخالفەیەک بکەم 20,000 دینار بێ پارەکەم پێکەمە دەیکەم مخالفەکەرێکم زۆر 20,000 بەڵام ئەگەر مەبلغەکە 100,000 بێ چکە لە دەرێ بەڕاستی بەوە بە سزا یاخود لێن بە گرانی نرخی سزایەکان توانیتیان زۆر زۆر 100 پەیڕەوی با بڵێن زاڵ بوون لەسەر ئەو ڕێنمانەی هاتوچۆدا ئەو شۆفێرە دەبێت ئەوە بزانێت ئەو هێمانێک کە لەسەر شەقامەکاندا هەیە پەیڕەوی بکات جێبەجێ بکە ئەم هێمانە کاکە بە جوانی دانەندرایە وەکو دیکۆرەک نییە وەکو مۆزەرەک نیە دەبێت ئەمە لە کاتێکی کە هێمایەکە ئەڵێ تۆ دەتوێت بسڕێت مەبەستەوە نیاز دوای بسڕێ بۆ لای چەپیان بۆ لای ڕاستە کاتی کە هێمایەکە بینی دەبێت یەکسەر دەستە ڕاست بگری بەڕاستی نووسینگەکانی ڕاهێنەرەکانی کە مەشقی شۆفێرانەکەن بۆ ئەوەی مۆڵەتی لێخوڕن بینەوە ئەوان زۆر زۆر شەرتە زۆر زۆر گرنگە کە ئەو هێمایانە ئەو ڕێنمایانە بدرێتە شۆفێرەکان زۆر بەجددی پشکی شێر بەبەر نووسینگەکان دەکەوێت کە شۆفێران ڕۆشنبیریان نییە. ئەو ڕووداوانە وەک تەقینەوەی بۆم زیان بۆ ئۆتۆمبیل و دەوروبەریش دەگەێنن مرۆڤەکان دەکەن بە قوربانی و بەشێکیشیان کەم ئەندام دەکەن
چەندین ماڵوێران دەکەن و خەونەکان لەناو دەبن. هەموو ئەوانە با پابەتبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ پارێزراومان دەکات لە ڕووداوەکان. ترافیک ڕاهێنەر و شارەزایەکی بواری هاتوچۆ دەبینێت. ئەو ڕاهێنەرە کەم و کوڕی لە سیستمی هاتوچۆ و نەبوونی یەک سیستمی لە نووسنگەکانی فێرکاری و پێدانی مۆڵە دوای کردووە شۆفێری باش ڕاهێنانی پێ نەکرابێت بۆیە سەرپێچیەکان زیاتر دەبن. سیستەمی هاتوچۆ لەم وڵاتەیە هۆکارەکەوەیە کە بە شێوازێکی سیستەماتیک نەکراوە، واتە ئەو کەسانی کە بوونەتە خاوەنی مۆڵەتی شوفێری لەلایەن نووسنگەکانی فێرکردنی شوفێریەوە پەروەردە نەکراون، بەشێکی کەمیان بە فلتەری نووسنگەکانە تێپەڕێ و ئەو ڕاهێنەرانەش لە هەرێمی کوردستانە بە یەک میکانیزم پەروەردە نەکراون. باشتر وایە لایەنی پەیوەندیدار هەر کەسێک کە داواکارە بچێت داوای مۆڵەت بگە لە ڕێی نووسنگەکانی فێرکردنەوە پەروەردە بکرێن، واتە بە شێوەیەکی ئیجباری لە ڕێی فلتەری نووسنگەکانەوە فێر بکرێن، پاشان تاقیکردنەوەیەکی سەردەمی زانستی بکرێن، پاشان مۆڵەتیان پێ بدرێت. ئێمە ئەگەر شوفێرێک سەرپێچیەکی کرد ڕێگەماندا بە بڕێ پارە دواتر لەسەر ئەو شەقامە ئۆتۆمبیل لێ بخڕێتەوە، ئەوە بێتە هۆکارێکی بەردەوام، با بڵین دیاردەیەکی بەردەوام. شوفێرانمان ئەبێ هەندێک سەرپێچیە کە ئیکەن لایەنی پەیوەندیدار بە جۆرێ سزای بدات، بەس پێبژاردن نەبێ، یان پۆیت بخاتە سەر مۆڵەتەکەی هەندێک جار پێویستەکە تا ئاستی بەندکردنی تێبکەوێت. لەبەرەوەی شوفێرانمان بەشێکی باکی نییە لەوەی کە بڕێکی سزای با بڵین غەرامە بدا و دواتر بە هەمان شێوە لەسەر شەقامەکان ئۆتۆمبیل لێ بخڕێتەوە. ئەوەی لەسەر شەقامەکانە بینێ بەداخەوە ئۆتۆمبیلێکی مۆدیل نوێ، شەقامەکان تا ئاستێک بە تایبەتی پایتەختی هەرێمی کوردستان شەقامێکی جوان و ڕێکوپێک ناوشار، بەڵام شوفێرێکی کەم تەجروبە، شوفێرێکی سەرپێچی کار، ئەم شەقامانە زۆربیان تووشی خنکانە بن بە بۆنەی هەڵەیان سەرپێچی چەند شوفێرێکەوە. ترافیک سەبارەت بەو دیاردەیە کە بە سەرپێچی یاساجان دەنرێت لەگەڵ پۆلیسی هاتوچۆ بەدەداچوون دەکات. لەو بەدەداچوونەدا یەکێک لە ترافیک لایتەکان دەستنیشان دەکەین و بۆی دەچین. دەمانەوێت بزانین چه گرفتێک بەدی دەکەین و ئەو سەرپێچیانە چ کاریگەری لەسەر دۆخی هاتوچۆ دروست دەکەن. ستا لە ڕێی تیمی مەفرۆزەکانمانەوە سەردانی ئەو چوارڕیانە نەدەکەین کەوە زۆربەی برا شوفێرەکانمان دەستە ڕاستیان گرتووە بەڕاستی غەدر لە شوفێری دیکە دەکەن، ینی حەقی ئەو شەقامەی نادەن، حەقی خەڵکان کە نادەن. ئێمە بە شێوەیەکی جوان بە ڕێنمایی تیان دەگەینی کەوە دەستە ڕاست بە هەموو شێوەیە کراوە بیتن، نابی دەستە ڕاست بە هیچ شێوەیەک بگیرێ. سیرکە نێرۆک و ئاماژەمان پێدا تەمشا و سارەنە کە سوڕانەوەکانیان گرتووە، نازانم ینی هۆکاری چییە، فێر نابن کە سوڕانەوەکان دەگیرێن. سەرکەم بە ڕێزان ئەو شوفێرە ڕێگای گرتووە، فەرموو ڕێگا پێ بەردە با خەرچکە بسوڕەکە لێبا. ناوەندی شەقامی گرتووە
ڕێ لەو خەڵکە گرتووە سوڕانەوەکەشی داگیر کردووە بەڕاستی ئەمە کارێکی نایاساییە یعنی کارێکی نامرۆڤانەیە بەڕاستی وەستەمە لە شەقام دەکات وەستەمە لە هەموو شوفێران دەکات بۆ ئێستا دەیوەستێنی مۆڵەتەکەی لێ وەردەگرین لێرە بۆستە بەڕێز لەلای بۆستە ئیجازە سەنەوی لێ زەحمەت بڕیارێکی زۆر توندی لەسرە ئیزراعاتێکی زۆر گەورە لەسرە سزایەکی گەورەشی لەسرە چونکە ڕۆژانە شوفێرەکان بەردەوام گلەیمان لێ دەکەن ینی ئەو سوڕانەوەی دەگیرێ بە تایبەتی دەستەڕاست ئێمە بەپێی ئەو توانەیە کە هەمانە بەپێی ئەو ڕێنمایی کە هەمانە بەردەوام شوفێران ئاگادار دەکەنەوە کەوا دەستەڕاست نەگیرێتن چونکە بەڕاستی دەبێتە هۆی کێشەی سەرەکی بۆ شوفێرەکان دەبێتە هۆی ڕوودا و دەبێتە هۆی ئاسابی ئەو شوفێرە تێک دەچکە هەز دەکە مافی خوراوە بەڕاستی و لە هەما کاتیشدا ئیزدیحامی پێ دەکات بەڕاستی ینی هەروکو لە بینیتان تاکە شوفێر تاکە سیارە دەبێتە هۆی قەڵەبارەغبوونی ئەو شەقامە بەداخۆ نازانم ئەم شوفێرە چۆن ڕاوەستاوە لە شەقامە سیرکە زۆر بەخواری هەوڵ دەدا خۆی لێمە بشارێتەوە سێتە پەناو سیار نەبووی ڕێگاکە بکات و نازان ڕێگاکەشی گرتووە بەڕێ زمانی نەبی بێ زەحمەت ئیجازە سەنەویەکەت بەڕێزم جەنابەت بزانە چۆن ڕاوەستاوی لە شەقام سەیری خواری وەستانەکەت بکە ئێستا نە لەو سایتەی نە لە سایتی دوای خۆتی ینی بەڕاستی شەوەی وەستانەکەت زۆر ناشیرن و ناڕێکە تۆ کە شوفێری بەڕێزم پێویستە ڕێنمایی بکەین جەناب شوفێری نابێت ڕێ خەرجکە بگری فەرموو بزانێت چی زیحامی قەڵەبارغێک لە شەقام دروست کردی یعنی تاکە سیارەی تاکە شوفێری بۆ هۆی ناڕەحەتی هەم خەڵکە بۆ ئێمە بە پێی یاسای ئیزراعات لەگەڵ دەکەین لەبەرەوەی بەڕاستی قەڵەبارغێکی زۆر دروست کردووە بەڕێزمەوە کاتت باش ئیجازە سەنەوێکە بێ زەحمەت باش سەنەوێکەشمان بێ زەحمەت نەبی لێ بۆستە فەرموو بارێ خەرچی بکەینەوە لێ بۆستە بەڕێزم براجان ڕێ مەگرە لەو لێ عەزیزم چاوە ها لێ ڕاگرە لێوێ لەکە سیارەکان ڕاگرە بە قوربان لە هەر شوێنێک بی شەقام هەر شەقامە ڕێنمایی یاسای هاتۆش بۆ ڕەنکاری بەسەردا بەڕێستان خوار وەستان یعنی ناو سایتتان گرتیە ناو سایتتان گرتیە مەفروض وایە خۆتان قوتارکەن بسوڕن و ڕێی خەڵکی دیکە نەگرن تۆ نازانین سایرە پشتت نەخۆشی پێەیە ساغەبە لە جەنابتان مخالفن بۆ ئێستا وەستێکتان لەبۆ دەکەین پاشان سەردانی دایرە دەکەن ئیزراعاتان لەگەڵ بێگومان ڕۆژانە شوفێران یاخود خەڵکی دیکە گلەیمان لێ دەکەن ئێمە ئەوەی لە سەرمان پێویستە ڕەقەیمان دەنووسین و بە پێی یاسا غەرامان دەکەین و ئیزراعاتیان لەگەڵ دەکەین بەڵام ئەوەی لای ئێمە گرینگە لای ئێمە پێویستە شوفێرەکە خۆی وشیار بی ینی خۆی ئێتیما بە خۆیدا خۆی سەقافەتی سیاقی زیاد بکەوە نەکا بتە هۆی ئەوەی کەواڕێی شوفێرشتر بگرین یاخود شەقام تەنیا بۆ خۆی بەکاربێنیتن و هیوادارم گشت شوفێرەکان پابند بە یاساکان بە تایبەتی ئەو یاسایی کەوان ڕێگە نادەدە سەرڕاست بگیرێ بەی شێوە ئەو سیارەش بە هەمان شێوە سوڕانەوەی گرتووە دیارە سوڕانەوەی گرتی بێ زەحمەت ئیجازە سەنەویت غەڵەت بوو بڕیارە خۆت دەڵێ غەڵەت بوو بە خۆت دەڵێ شوێنەکەی وەستانم غەڵەت بووە ئێکەوایە ڕێەکەی بکەوە ئیشیمە ڕێنمایی ئێوەیە بۆ سەلامەتی بۆ لەو شەقامەینە نابێ ڕێ خەڵک بگرین نابێ غەدر لە خەڵک بکەی ئەمە تونترین بڕیاری لەسەر سەرپێچی یاسات کردووە بۆیە ئێمە بەو دەسەڵاتی کە هەمانە سزای دارایی دەدەین بۆ شوفێرانی کەوا سوڕانەوەکە دەگرن بە پێی یاسا 86 ساڵی 2004 ئەوانەی کە سوڕانە دەگرن سزا دەدرین بە بڕی 40,000 دینار ئێمە تەنیا ڕقەمەکانی تۆمار دەکەین و بە شێوە ڕسارە لە بۆیان دەنێرین و ئاگاداران دەکەین ترافیک دەیەوێت بزانێت هیچ بڕیارێکی فەرمی هەیە بۆ ئەوەی ئەو لێکەڵینەوەیە جددیتر بکرێت و هەمووان پەیڕەوی بکەن بۆ مەبەستەش دەچینە هاتوچۆی هەولێر.
خۆی سەرپێچیەوە مخالفەیە دەبی محاسبە بکرێتن بە نووسراوەکمان نووسیمان کە ژمارەکەی 2631 لە 6/11 تەعمیمان کرای هەمووشان وەلیان گرتێت سلامیان کردێ دەست پێ دەکەم بە سزاکردنی ئەم ئۆتۆمبیلەکە ئەو سەرپێچیە دەکرد. دیاردەیەکی زۆر ناشرین هەیە کە لە لای ڕاستدا سایق وا دەزانێت تەنیا بەس خۆی هەیە دەبێ ئەو ڕێگایە مەسەرەن فراغ بیتیان چۆر بێتن نابێت ئەو سایدە بگرن سایدی خوانی مەسەلەن یان خەسەریع و ناوەڕاست و ئەو تر هەیە بەس لای ڕاست دەبی هەردەم بۆش بێ مەسەرەن کەسێک هەیە جاری وا هەیە لە حاڵەتێک وها نەخۆشە تۆ ناتوانێت ترافیک ڕاوەستی هەموو هۆڕنەیەک لێ دێ ئەو ڕێگانەی کە کراوەیە بۆ ئەو شۆفێرانەی کە ئەتوانن تێپەڕ ببن بەڵام لە هەمان کاتە شۆفێرێکی پێشتر پێش ئەم شۆفێرە ڕێگاکە قەپات دەکات و ئەمە دەبێتە قەڵەباڵغەیەکی زۆر و ئیزدیحام و ئەبێتە درەنگبوون بۆ ئەو کەسێک کە ئەم شۆفێرێکی لە دوای ئەم شۆفێرە واتە چاوەڕوانی شۆفێرەکەی پێش خۆیە و ڕێگایەکەی قەپات کردووە. ترافیک لە ماوەی 24 کاتژمێر لە بەرایە بەیان تا درەنگانی شەو بەردەوام دەبێت لەو بەدەداچوونە چەندین مەفرەزەی هاتوچۆ بڵاو بوونەتەوە تا ئەو دیاردێن هێڵ و شەقام ئاسایی بکەنەوە. شۆفێرەکان لە یەکتر تووڕە دەبنەوە هۆڕن و هۆسە و ناڕەزایی لە کاتی گرتنی لای ڕاست و چەپ شەقام دەهێشێنێت. باشی ماما ئەو سوڕانەوەت لێ چگرتیە ماما سیارەی پشتۆت ناڕەحەت دەکەی ماما سوڕانەوەت لێ چگرتیە شوێنەکەت قەدەغەیە 30,000 غرامەت دەکەیت. باشی بەڕێزم لۆ ڕێ عالەمەت گرتیا ڕێ ئەو خەرکەیەت گرتیا بزانە چی ئیزدیحامەکە دروست کردیا کاشەکەت بەسەر پێش هەمشتی غرامەکە لۆ دەنێرین 30,000 تاکو دووبارە نەکەیەوە. ترافیک دەبینێت سەرجەم ترافیک لایتەکان هەمان دۆخیان هەیە و بەدەست ئەو گرفتەوە دەناڵێن. مافی خەڵکی پێشێل کردیا تەجاوزت لەسەر خەرچی کردیا مافی خەڵکی پێشێل کردیا تەجاوزت لەسەر عالەمە کردیا ڕێکەت گرتیا زانیت چی ئیزدیحامێک دروست بووە لە پشتەوە ڕێ خەرکەکەت هەموو گرتیا غرامەکی 30,000 لۆ دەنێرین. ئەو یەک لە نەتیجەکانی ئەوەی کە خەڵکیمەوە دەزانن یەک ساید لە هەموو شوێنەکی ئاساییە بەڵام لە هەموو شوێنەکە ئاسایی نییە بەبێت جێدانە هێمایەکانی هاتوچۆ بەبێت جێدانە هێمایەکانی هاتوچۆ ئەوە سەبەبی ئەو ئیزدیحامیەیە سەبەبی ئەوەیە سەبەبی ئەو ئیزدیحامەیە کە خەڵک یەکساید ڕاگرتیا وە دەزانین لە هەموو شوێنەکە یەکساید ئاساییە بەڵام ئاسایی نییە لە هەر شوێنەکە ئەو هێمایانە هەبوو واتە سیارە نابی لێ ڕابوەستیتن بۆیە غرامەیان دەکەین بە بڕی 30,000 وەستان لە شوێنی قەدەغا. بەڕاستیدا دەبێت سایتی دەستە ڕاست لە ترافیک لایتەکان بەکراوەی بمێنێتەوە کە زۆر جار لەلایەن بەشێک لە شۆفێران دەست درێژی دەکرێتە سەر شەقام و مافی سەدان شۆفێری تر پێشێل دەکات تەنها بۆ ئەوەی زوو بگات بە چرای سەوز بۆ هۆیش خنکانی شەقام و هەرا و هۆسەی هۆڕ و ناڕەزایی لێ دەکەوێتەوە چونکە ڕێگاکە داخراوە. ژیرە بیتە ئیزدیحامە چ زۆر لەبەرەوەی سیارەك دەوێت خۆی لەگە کەسەکەی دادا بەبێ جێدانە ئەوەی کە
شتۆچی ئیزدیحام دەبیت چ ناڕەحەتێک لەو عالەمەی دروست دەبیتن بەس لەوەی بەخۆی زووتر بگاتی خۆی لەگەر کەسی دەکات. ڕێەکەت گرتیە بووە ڕێەکەت گرتی بوویتە ئیزدیحامی سەبەبی ئەوەی غرامەت دەکەین بە بڕی 30,000 باشی بەڕێزم نابی شوێنەکەت قەدەغێ دەبێت ئیزدیحامی دروست دەکەی لە پشتەوە خەرچ 20,000 دەکەی فەرموو ئیزدیحامی دروست دەکەی فەرموو برا. کاتە باش بەڕێز باشی ڕێت لە خەرچی گرتیە تەمەشایکی جوهاکە بزانێت ئیزدیحامە دروست بووە سەر چاومیان سەریم سەر سەرسەمبەقانون لە هەموو کوردستان لە هەموو شارەکان عینشتا لێ غرامەت دەکەین هەتا دووبارەی نەکرێەوە. بە گوێرەی ئاماری بەڕێوەبەرەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستان لە ماوەی دەمانگی ئەم ساڵدا 3765 ڕوودا و لە سەرتاسەری هەرێمی کوردستان تۆمار کراون کە لەو ڕووداوانەش 489 کەس گیانیان لەدەستداوە. لەم ڕێژەیەش نزیکەی 5800 کەسیش بریندار بوون. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت و ژمارەی ئۆتۆمبیلیش زیاتر دەبێت بەو هۆیش سەرپێچی و جەنجاڵی زیاتر بووە کە تەنها لە شاری هەولێر 900,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. بەتەنها لە ماوەی ساڵی 2010دا لە هەرێمی کوردستان 1,700,000 سەرپێچی تۆمار کراون. نزیکەی 28,000 سەرپێچی بەهۆی پابەند نەبوون بە هێماکانی ترافیک سزادراون. سزادانی 16,000 ئۆتۆمبیل کە بە شێوەی هەڵۆ بێ ئاماژەدان مانۆڕی سوڕانەوەیان ئەنجام داوە. قەبارەی زیانی ڕووداوەکانیش هێندەی هێرشێک لە گۆڕەپانی جەنگ قوربانی لێ دەکەوێتەوە و مرۆڤ تێیدا دەمرێت.